لادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری هەولێر بۆ یەکەم جار نیو ماراسۆنی ئاشتی بەڕێوە چوو لەلایەن ڕێکخراوی ماراسۆنی ئاشتی کوردستان بە بەشداری نزیکەی 1000 ڕاکەر بۆ ماوەکانی 2 کیلۆمەتر و 5 کیلۆمەتر و 21 کیلۆمەتر بوو. ڕکابەریەکی بەهێز لە نێوان ڕاکەراندا هەبوو بۆ بەدەستێنانی پلەکانی پێشەوە. پێمان باش بوو کە لەم ڕۆژەدا مەراسۆنەکە ئەنجام بدەین کە لەسەر ڕاکردن پێکات ڕاکردن 2 کیلۆمەتر ڕاکردنی 5 کیلۆمەتر ڕاکردنی 21 کیلۆمەتر نصف مەراسۆن کە دەچێتە ستاندەری جیهانیەوە دەتوانین پێی بڵێن ڕاکردنی مەراسۆن زیاتر لە 1000 کەس بەشداری کردبوو. بەشداربووان زیاتر لە ڕاکردنی 2 کیلۆمەتر و 5 کیلۆمەتر بەشداریان کردبوو. ڕاکردنی 21 کیلۆمەتر بۆ 6 یاریزان تێیدا بەشداری کردبوو. چکاری 21 کیلۆمەتر نصف مەراسۆن زیاتر یاریزانە بەهێزەکان و ئەوانەی کە اختصاسان یاری گۆڕپان مەیدانە دەتوانن بەشداری تێدا بکەن. پلەکانی پێشەوەی سەرجەم ئاستەکان بۆ یارزانانی گۆڕەپان و مەیدانی یانەکان بوو. زۆر بەشیان لە دەرەوەی هەولێر هاتبوون. لە ڕاکردنی 21 کیلۆمەتری واتە نیو ماراسۆن علی ئاوێزە پلەی یەکەمی بەدەستێنا دوای تەواوکردنی ماوەکە بە کاتژمێرێک و 20 خولێک. لە ڕاکردنی 5 کیلۆمەتری لە کوڕان بنار محەممەد پلەی یەکەمی بەدەستێنا لە کسانیش ئامال خضر لە ڕاکردنی 2 کیلۆمەتریش لە کوڕان زانیار گوانی پلەی یەکەمی بەدەستێنا و لە کسانیش شیرین یاسین. من بەشداری ڕاکردنی 2 کیلۆمەترم کرد سپاس بەخوای گەورەکە ئەمڕۆ توانیم پلەی یەکەم بەدەستبێم کە ئامادەکارێکی زار باشم بۆ کردبوو کە من بەشداری ئەمە چەندەمین وەشانە لە بەشداری دەکەم و بەشداری پاڵەوان دەرەوەکەشم کردووە پلەی یەکەمیشم بەدەستێناوە. گرنگە بەڕاستی ئەم چالاکیانە گرنگن لە کوردستانە بکرێنەوە با یەکسەر بەگلەی دەست پێ بکەن چونکە چالاکی گۆڕپان و وێدان لە کوردستانە ئەو بۆ ماوەی 3 ساڵەچێ هیچ چالاکیان نەکراوە. بەڕاستی ئەم جۆرە ڕاکردانە ئەم جۆرە چالاکیانە نەبێ ئێمە تر بەرەو لە ناوچوو نەچین. ئەمەش گلەیمان لە حکوومەتەوە هەم لە یەکێتیەکەمان دەستخۆشی لێەوەکەم کە لێ ئامادە بوو. الحەمدلله لە سەرەتادا سوپاسی ڕێکخراوی ماراسۆنی نێودەوڵەتی هەولێر دەکەم وە سپاس بۆخوا کەوا توانیم پلەی یەکەم بەدەست بهێنم لە ڕاکردنی 21 کیلۆمەتری نیو ماراسۆن. ڕکابەرێکی بەهێسە بوو بەڵام بەهۆی ئەو ئەزمونەی کە هەم بوو توانیم بە کاتێکی کەم بگەم بە خاڵی کۆتایی. ئەم ماراسۆنە یەکەم چالاکی ڕێکخراوی ماراسۆنی ئاشتی کوردستان بوو. لە داهاتوش چالاکی زیاتریان دەبێت بەمەش لە ئێستادا 2 ڕێکخراوی ماراسۆن لە هەولێر بوونیان هەیە و هەوڵ دەدەن بە زۆرترین چالاکی نەبوونی چالاکیەکانی گۆڕەپان و مەیدان پڕ بکەنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.